بینەرانی زێدە عەزیزی NRT ئەم کاتتان باش. خۆشحاڵین جارێکی تر و لە چاوپێکەوتنێکی دردا دێنەوە خزمەتی ئەوەی عەزیز. دیداری ئەم جارەمان لەگەڵ کەسێکدایە کە کەم تا زۆر هەمومان بە ناوەکەی ئاشناین. ئەو خۆی بە کەسێکی خاکی دەزانێت و لە ماوەی ژیانیدا بەشداری چەندین شەڕی کردووە و لەگەڵ هاتنە سەرتەختی حکوومەتی بەعز دەستی داوە بە چەکی پێشمەرگایەتی. دوو جار لە شەڕی ڕزگارکردنی شاری کەرکووکدا بەشدار بووە و لەلایەن ئەمریکیەکانەوە نازناوی ژەنەڕاڵی پێبەخشراوە. ئێستاش دوورە لە دنیای چەک و پێی وایە سەردەمی خەباتی مەدەنیە. ئەو کەسەش حەسەن حەمید ڕەحیمە کە ناسراوە بە مام ڕۆستەم. مام ڕۆستەم بەخێر بیت. وەکو دەزانین تۆ خۆشەویستیەکی زۆرت بۆ شاری کەرکووک هەیە. کەرکووک لای تۆ چ مانایەکی هەیە؟ وڵای کەرکووک لەوەتی من فام کردوتەوە هەر لە ژێر ستەم و زوڵم زۆرا بۆ و ماعیلم شارێکە بە شاری پترۆڵ و بە شاری ئاڵتون ناچراوە. یعنی لە مەسلەی پارۆپۆڵە دەوڵەمەندترین شاری بازان عێراق. لەبەر ئەوە بە پێی دەوڵەمەندیەکەی و نەوت زۆریەکەی و خەڵکە باشەکەی هیچی بۆ نەکراوە. یانیەوە زیاتر لە 89 ساڵە حکوومەتی عێراقی لەسەر حکوومەت دوای ئینگلیس تا ئێستاکە بڕواناکەم ئەوە تا هەمووتان پیاتیە پەڕی و ناو شاری کەرکووک هەمووی تەبوو تۆز و وێرانە و تا ئێستا نەجادەیەکی ڕێکوپێک نەزێرابێک خەڵکەی سواڵەکە ئەو هەموو نەوتە لە هەر وڵاتێکە بێ خەڵکەی وەکو کۆیتە ژیا و پێ خاتە سەر پێ و ژیانشی متەوەفیر و ڕێکوپێکە بەڵام بەعکسەوە فەقیرترین شاری عێراقیسە کەرکووکە و پێم وایە زیاتریش دوای ڕوخانی بەعز زیاتر فەقیری پێوە دیارە چووکم ئەم دوو حیزبەی کە لە شاری کەرکووکان جگە لە ئیشکردن بۆ خۆیان و بۆ حیزبەکان ئیشان بۆ خەڵکی کوردستان بۆ خەڵکی کەرکووک نەکردووە. چونمەکە دەستماندایە چاکوی پێشمەرگایەتی بۆمان کرد بەڕاستیەکەی وڵاتەکەمان ڕزگار بێ وڵاتەکەمان خۆش بژی نەخۆمان خۆش بژین خەڵک کەشمان خۆش بژی. چووکم ئەم وڵاتێمە هەر ئەوە نییە بڵێ وڵاتێک ئاومان هەیە نەوتمان هەیە یعنی چوار فەسڵەکەمان هەیە هەموو شتێکمان مەزبوطە بەس قیادەی باش و سەرکردەی باشی نییەکە خەڵکە خۆش بژێنێ. چونکە تۆ شۆڕشەکەل من شۆڕشەکەم لە پێناوی ڕزگاری میلەتەکەمە لە پێناوی چەسانەوە نەمێنێ بەعکسەوە چەسانەوە خۆی ماوە و زوڵم زۆر و خۆی ماوە و فەقیری و کەم دەرامەتی وەکو خۆی ماوە و ئەوە حاڵی کەرکووک. بڵێ مام ڕۆستەم تۆ شخصی خۆت دوو جار لە شەڕی ڕزگارکردنی کەرکووک بەشدار بوویت لە دیدارێکیشدا لەگەڵ ڕادیۆی مۆتیکارلۆ دەڵێیت دەیان ساڵە چاوەڕی ڕزگارکردنی کەرکووکین بەڵام پاراستنی هەوڵی جددی ئەوێت. ئەمە ئێستا هەستەکەی کەرکووک پارێزراو بێت هەستەکەی ئەو هەوڵە جددیانە جێگەی خۆیان گرتە بێت. ناوەڵا زیاتر ئەو منافەسەی ناڵم حیزبەکان چ کوردیەکان چ شیعە چ سونەکان ینی هەمووی وای لێ کردووە کۆرپیان وە ئاڵۆسکانوە وەکو جاڵجاڵەکان لێ کردووە لە هەر چۆ دەستی بۆ بەی لە باتی چاکن خراپترەکەن لە هەر سوچ و قوشبنێتیەوە دەست ئەبێ بۆ مەسلەی چاکردنی کەرو خراپترەکە مەسەلا لە بچووکترین شتەوە لە کرێکارەوە مەسەلا بڕۆ ناو شەریکەی نەوت مەسەلەن هەموو ئەوانی کە کرێکاری تیاکەن ناگاتە 400-500 کورد هەمووی عەرەبە ئەگەر یەکسانی بێ و نیوە بە نیوەیش بێ یان سەیەکیش بێ ئەبێ لای کەمی 1000 ئەوەنە کرێکاری کورد بێ مەزەم 10,000 کرێکاری تیا بێ لای کەمی خۆی بێ 6 تا 7,000 کورد بێ لەوە بێبەشکراوە لە مەسلەی پۆلیسا بێبەشکراوە کەمێک لە کاتی هینەکانە بێ لە کاتی ڕوخانی سەدامە 2003 بێ مەجموعێ مدیر شورتە و ئەوانی خۆمان کۆنە پێشمەرگە بوون چوونەوە سەدا هەر ئەوەیە و تا ئێستاکە حتا کە شەیدی شەبن شەیدانەکان وەکو پێویست بۆ ناکەن کە ئەو پۆلیسانی کە لەوێ شەیدە من چەندین زابوتیان نەبوون کۆنە پێشمەرگە بوون شەید وەکو پێویست شەیدانەکەشان وەکو پێویست بۆ ناکەن وەکو ئیتیبامیش پێ نادن وەکو شەیدێکی ڕێک و پێک و معاشێکی باشە تا ماڵ و مناڵەکەی پێ بژێ. بەڵێ مام ڕۆستەم لە 2003 ئەمریکیەکان بە پاڵپشتی سەرەکی هێزی پێشمەرگە چوونە ناو کەرکووکەوە بەڵام دواتر قسەیەکەیە کە دەڵێن هێزی پێشمەرگە لە شارەکە دەرکرا. ئەمە تا چەند ڕاستە و هۆکارەکەی چییە؟ وەڵا هەرەوە بوو ئێمە کە چوینە کەرکووک هەر ئەو ڕۆژەی کە چوینە کەرکووک ڕۆژی دوایی بۆ ئێوارەکە ئەمریکەکان هاتویان نابێت لە کەرکووک بوون وتمان باشە چینە چی منوتینا
لەکوێ بوون ئەبێ بچنەوە عینە شوێنی خۆتان یەکەمام جاری شات بۆ کەرکووک وتی پێویست بە پێشمەگە ناکا و پێشمەگە بابڕات دەرەوە بابڕۆ بۆ شوێنی خۆی و تەژی عەرەبەکانی کرد و ئێمە براین و ئێمە ئەوەین ئەوەین و ئەیناخۆ کەسی وای لێ نەماوە عەرەبووانشی لێ نەمابوو لە کەرکووک ئیتر بۆ تەژیعی ئەو هاتنەوە و ئەمریکەکانیش تەنازە مامزال پێوتبن خۆیان ڕێیانوا بوو ئەبێمان دەبێ بڕۆتر هێزەکەمان زۆر بوو هەمویانمان هێن ئەو هێزانە بردمانەوە حدودی چەمچەماڵ بڵێ مام ڕۆستەم تۆ پێ دوایە کە بێ پلانی هێزە سیاسەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کەرکووکی بەو دەردەبر دەبێت بەڵێ بێ بەرنامەی وەک ئێستا چۆن بێ بەرنامن ئەوە بێ بەرنامە بوون ئەجناخۆ ئێمە مەسەلا جارانیان وڵا حەسارمان لەسەر وڵا سەدام ما بۆیان مەسەرەن هەر ڕۆژێ ترسێکی ئەوە هەبوو هەر ڕۆژە ڕۆژان سەدام هجووم کایشتێ خۆیستا ئەوان نەماون هەرچی خەتەری بێگانە و چواردەور و ئەملا ئەولا نەماوە ئەی بۆ چاکی ناکەن بەڵێ باشە مام ڕۆستەم تۆ لەو کاتەدا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا پۆستێکی باڵات هەبوو و هێزێکی زۆری پێشمەرگە لە ناو شاری کەرکووک لە ژێردەستا بوو لە ڕووی مادیشەوە تەسەوور ناکەم کێشتان هەبوو بێ ئێستا گلەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەکەن کە بێ پلان بوون ئەو کاتەش ئێوە بەشێک بوون لە هاو کێشەکە بۆ نەتانتوانی هیچ بکەن ئێمە هەرەوەنە چون کەرکووک ئازاد بوویتر ناڵم ڕۆژی دوایی خۆ برادران زۆران لێن کە عومەر فەتاحی لێبوو کاگ فەریدونی زۆر برادرانی زۆر لێبوون مەکتەبی سیاسی و سەرکەوێتی هەر یەکسەر وتمەوە پێماڵێنن هێزەکانتان بشت قەی ناکە تازە کەرکووک ڕزگاری بۆتر مەرکەزەکان هەرێکە زابطییان بۆ دانا مروری سلێمانی هێنا تۆزێ ناوشانیان زەبت کرد ئیتر هێزەکانمان ئەکسەر هاتینەوە بۆ حدودی خۆڵان بۆ چەمچەماڵ پێشتر لەکوێ بووین لە بارمەقان هێزەکانمان هاتەوە ئاینە شوێن و چوو مەقەڕەکانی خۆی وتر درایە دەست با بڵێن عێراق خۆیەوە بەڵێ درایە دەست و جەماعەتی کە مەسئول بوون لێ بڵێ لە کۆندا ململانی نێوان یەکێتی و پارتی چاودێرانی سیاسی پێیان وایە کە زیانێکی زۆری بە شاری کەرکووک گەیاندووە پێت وایە ئێستاشە ململانەیە بەردەوام بێت و هەر کەرکووک هەر زیانی بەرکەوێت بەخوا من پێم وایە تا ساحێبی ئەم گروپێنە و ئەم حیزبێنە و ئەم شیعە و سونەیە بین کەرکووک لەوە باشتر نابێت بەڵام دەشوترێت کە کورد و عەرەبەکانی کەرکووک وەکو براژیاون تا هێزە سیاسەکان و لایەنە سیاسەکان چوونەتە ناوە و هەمویانیان کردووە بە دژمنی یەکتر پێ دوایە کورد و عەرەب برابن لە کەرکووک وەڵای خۆ پێشتر باشتر بوو لە ئێستا ئەوە ڕەنگە تا حەدی ڕاست بێ پێشتر تۆزیە باشتر باز زەختێک کرد ئەجنا عەرەبەکە تورکمانەکە کوردەکە بە یەکەوە گونجاو بوون تقریبا بەڵام ئێستا حساسیەتەکە دروست بووە لەلایەکەوە مەسەلا بڵێن تورک دامی تورکمانەکانەکە و عەرەبی سونە جێتی کە دامیانەکە و شیعەژەوە خۆیان ئێستا لەسەر حکومن و ئەو منافەسەیە چڕتر بووە تۆ بەقوتر بووە بۆ ئێوانە تەبای ناو شاری کەرکووک پێوەی دیارە بەڵێ لە کەناڵەکانی ڕاگەیاندن و لە وتاری بەرپرسەکانە هەمیشە باسی مادەی 140 دەبیستین هەرکە گوێمان لە مادەی 140 دەبێت کەرکووکمان بیر دەکەوێتەوە پێت وایە ئەو مادەیە هێشتا هیوایەک مابێ بۆ جێبەجێکردنی یان مادەیەک بەو ناوەوە مابێت چونکە هەندێک کەس دەڵێن ئەسڵەن مادەیەکی لەو جۆرە نەما بەڵام ناخۆم ئیمان هەر بە مادەی 140 نییە هەر ئیمان بە مادەکە نییە چونکە من وڵاتێکی خۆم بێ چ پێویستی بە ماداکە چ پێویست بە ئیستیفتاکە چ پێویست واکە بخێتە دەستور و قانون وشتی ئەم بڵێن ئەم قەسرە ماڵە ئەم ئەرزە هی منە کەوا هی کووردە ئیتر چ پێویستەکە بیخێتە مادە و وەکو قەزیەک وای بدەی بە لیژنە هەر شتێکت دا بە لیژنە بردار بێتەوە ئیتر جێبەجێ ناکە ئەینام برادرانە لە 2003 لە بەخان زمانێک ئەوان لە بەغا بوون ئەسڵەن حکوومەتی شیعە نەبوو مالکی هێزی نەبوو عەلاوی هیچی نەبوو بە شیعە و سونە و کەسیان هیچیان نەبوو کورد حکوومەتی حازری هەبوو پەرلەمانی هەبوو جێیش و پێشمەرگەی هەبوو ئەی تا ئێستا لە وەختیان نەکرێت تازە هەر پەنجەی تێوە دەی بەخواخە وەزاکە ناسکە ئەبێ مادەی 140 جێبەجێ بکەین ئەم مادەی 140 بە 7 ساڵ بۆ جێبەجێ نەکرا ئەگەر مادەی ئەگەر لە بەرنامەیە ئەگەر قیادەی کوردی دڵسۆزن بۆ مادەکە و بۆ کەرکووک ئەبوو یەکەم ڕۆژ پیان دا بکوتا لە عەرزەکەیان تا ئێمە سنووری خۆمان ئەمەیە ئەیکەن لەگەڵمان بۆ نەکرا نانم قیادەی کوردی هەرخەکی پارە و مەنسەب بوون خۆ برێمەر لە عینەکان و سوێتی لە مزەکەراتەکانیان ئەڵێ بەس داوای پارە و مەنسەبیان کرد ئێوەش ئاسانە لە ئەمریکەکان پارە خۆی تەبێکە بە ڕافعە پاریان دانێ دۆلارن بخستنە تیار و هێنایان ئەجناگەر مەسەلا بڵێ من خۆم من بوومایە لە جاتی ئەو قیادانان چوم لە بەغامت من لەگەڵم حکوومەتەوە بەشداری ناکەم ئێوەش معارەزە بن وەک ئێمە
شیعە ئەگەر سونە ئەگەر ئەمانە معارەزە بوون پارتی و کێتی پیان لێ بکردن کەوشە حیزب کوردیەکان بیان تامە لەسەر ئەم ئەساسە حکوومەتەکەن ئەمە حدودەکەمانە بۆمان جیاکەن و دیارەکەن هەر لە چوارچەوەی عێراق شابین مشکلەمان نییە حکوومەتی فدرالی لە چوارچەوەی عێراقێکی دیموکراتە عێراقێکی فدرالیا بین بەڵام ئەمە حدودەکەمانە و ئاطرافمان ئەبێ پێ بکەن ئەمە هینی کوردیە منطقەی کوردیە وەکو ئێستا متنازع عليه ئەوەی کە ناوچە دابڕاوەکە کێشە لە سەرەکە ئەوان جدی نەبوون بی ئەوان خەریکی و چەند وەزیران دەستکەوێ بۆ دزینی پارۆپول چەند مدیر عامیان هەبێ خۆی ساکە لە جێگەی سەرۆکی پەرلەمان کووردە ڕئیسی جمهوری کووردە کە قەت ناتوانێت دوو پۆلیس تاین کە ناتوانێت دوو زابوتی عەرەب لابە ناتوانێت چوار کرێکاری بەڵام ئەتوانێت هێز بێنە سەر سلێمانی ڕئیس جمهوری کووردە نایبی ڕئیس وزەرا کووردە نایبی ڕئیسی پەرلەمان کووردە ڕئیسی هەیەرکان کووردە ئەیکوە باشە مام ڕۆستەم تۆ مادەی 140 بە چارەسەر نازانی بۆ کێشەی کەرکووک ئیمانم کێشەکەش وجودی بەڵێ کێشەکەش بمانم بۆ کەرکووک شارێکی کوردیە پێویست ناکەم بەڵام ئەمە لەلایەن عێراقەوە و لەلایەن بڵین زۆربەی وڵاتانی شە و لەلایەن وڵاتانی دراوسی وەکو تورکیاوە کە حەساب ڕای دەکرێت لە سەراستی ژیان کەرکووک بە کوردستانی نازانن چارەسەر چیە لە ئێستاە وڵات چارەسەر ئەگەرێتەوە بۆ یەکەم ڕۆژ لە یەکەم ڕۆژ ئەمان ترسان یەکەم ڕۆژ خەرخەریکی پارە بوون یەکەم ڕۆژ خەریکی منسەب بوون ئەجنا من ئێمە چەند ساڵە هەر بە تەمەنی خۆمەوە چلوانە ساڵمان پێشمەرگین شەڕ لەسەر ئەو کەرکووکاکەین ئێکوا کەرکووک بەڵام ڕێجمهور چییە بەس پێم دەسڵاتی ڕێژومی تایسە چی کردو دەسڵاتی نایبی ڕئیسی وزەرا دکتۆرە چی کرد کاک بەرەمی لێ بچی کردووە نایبی ڕئیسی پەرلەمان تا ئێساکە کەلیمەی قسەی نەکرد یەک جازە ماتە گفت و قسەی کردوش ڤیدیۆی بەکار هێنا بە جان ئایا ئەمە واگەینێک کە بێ هیوابین لە کەرکووک مادام تا ئێستا هیچ نەکراوە و نابێ هیوا نابین بەڵام بەم قیادەی ئێستا من پێم وانە هیچ بکرێت چووکم یەکەم ڕۆژ زۆر بە ئاسانی ئەکرات چۆن ئێمان ئەمریکا ئەمەی دەرکرد لە کەرکووتی ئەم هێزەتان بە بەرنە دەرەوەی شار بەڵێ چوینە دەرەوەی شار ئەوان لە بەخانیان تا ئێمەش ئیشتراک ناکەین لەم حکوومەتە تاوەکو حدودمان بۆ دیارە مەسەن تۆم بکەی بە کرێکار ئەڵم تا پێم نەڵی ڕۆژانەکەم چەند نایم وانە تۆ من دێم لە حکوومەتێکا بەشدار ئەوەن ئەو وەختە حەزەکەم بزانن سیادەی عێراق ئەمریکای پاراست ئەمریکای لێبوو یەک جوندی نەبوو عێراق جێیش عێراقی نەمابوو حەل کرابوو جێیش عێراقی نەمابوو استیخبارات نەمابوو ئەمن و هیچ شتێکی نەمابوو مخابرات نەمابوو هەمووی هاتنەوەیکە لە لەندەنەوەیکە لە ئەمریکاوەیکە لەولا وردە وردەیەکی دە 12 حمایان بۆ خوانین کرد و وردە ئێستا حکوومەتی عێراقی تەشکیل بووە و 4 فرقی هەیە دەبابەی هەیە هەلیکۆپتەری هەیە خۆیان جێگیر کردو و محکەم ئێستا هەر وەختێ ئەو هێزیان نەبردا کەرکووک تەواما کەرکووک خەتەری لەسەر و بە یەک فیکامیان هێنایەوە نان وێرا لێ بن بڵێ مام ڕۆستەم هەمیشە باس لە گەندەڵی دەکرێت لە کەرکووک و تۆ لە زۆر جێگاش باسی ئەوەت کردووە کە تۆ لەسەر دروستکردنی خانووەکەت قەرزار بوویت و پێشم وا بێ ئۆتۆمبیلەکەشت فرۆشتەوە بەڵام باس لەوە ئەکرێت کە تۆ گەڕکێکت لە کەرکووک بناوەوەی و چەندین خانوود لەو شارە هەیە وڵا خۆزگات دوو خانومە نەگەڕێکێک ناوە ئەو برادرانە حاقیدن لە حەقدەوە ئەڵێ گەڕێکی هەیە گەڕێکێکێ بێ بەس چییە لەم سەر لەو سەر و نازەم چێن نووسێتی وڵی نووسراوە گەڕێکی مامڕۆستم باشە پێشتر ئەمە گەڕێکی عروبە بووە کوڕە قادسێ بووە دیارە ئەو کوردانەی کە لەسەر تەلەڤیزیۆن ئەو ڕۆژیان حەزیانەکە قادسێ بێ حەزیان کرد حیل عروبە بێ حیل بەعز بێ نەک ڕۆستەم کەواتە ئەمە تەنها ناوێکە و لە گەڕەکە نراوە ئەوە ناگەێنێت کە چەند خانوێکەکان خۆ من نەمزای چێ نووسێتی لە خۆشەویستی و ئەو زەمانە و 2003 و ئێمە چمەتە ناوجەرگەی شوێنەکە خەڵکی کرد خۆی زانێ لەوێ ئەو خانۆمان بە چەکوپینەی پێکەوەنا ئیتر خەڵکی گەنجی ئەوێش دوو قوتعیان نووسی لەم سەر و لەو سەر گەڕێکی مام ڕۆستم چیتە بڵێ ئەی حەزیان گەڕێکی حەی سەدان بێ بڵێ ئەو برادری سەر تەلەڤیزیۆن باسێکرد حەزێ کرد حەیل عروبە و حەیل بەعس و ئەوانەی پێخۆشە بڵێ چون کۆنە بەعسین بڵێ حەزەک حەیل بەعس بێ مام ڕۆستەم زۆر جار لێرە و لەوێ باس گوێمان لەوە دەبوو کە تۆ لە ویزاخ خەنفەر پەیامنێری کەناڵی جەزیرە تۆڕە بوویت و باس لەوە دەکرێت کە لێشت داوە پێمان خۆشە لە زمانی خۆتەوە ناوەڵا هیچ نەبووە کاتی خۆی کە چوونە کەرکووک سرم کرد جەزیرە هەڵێ معركة عنيفة ما بين چەمچەماڵ و کەرکووک
ئێمەش دانیشتمین لە ماڵ عادلی ئاسایش عادل کە مدیر ئاسایشی چەمچەماڵ بوو قڵامی چیوتی وڵام و باشیریشە لە قڵاکەی چەمچەماڵەوە باشێدا من نردم بە شوێنە هێنانتر نازانم کوڕ و کاڵچیان پێ کرد و کە سوکاری شێریش وتی جا ئەوەشی وتی تەواجد قوات الأمریكية في مدينة چەمچەماڵ ئەمریکیشی لێ نەبوو منش بام کرد هات وەزاخۆن وتم تو بۆ ئاڵی وتی ئەوە نەبوو تیارە هالێتم تیارە هات 3 دقە 6 حو ساروخی لێدا و ڕۆی کوا معرەکە دوجاتم کو ئەمریکی وەرە لەگەڵ من بگەڕێم و چەمچەماڵەکەم زە ئەمریکی لێ لەبەر تۆ درۆکە دەرم کرد وتم نابێت لە منطقەیەبی تەنها دەرکردن بوو وڵا هەر نازم من خۆم لێچم لێ نەکرد بەس نازم خەڵکی کە سوکار چەمچەمای دایە بەر هاون 3-4 ژن مناڵ برینار بوون مناڵێک کوژرا ئیتر داغ لە دڵ زۆر بیدار بێک دوو چەپۆکی وینا پێماڵی بوو دەرمانکرد نهاتەوە بۆیە تا چوینە کەرگۆکیشت بەڵێ باشە گەربینە سەر باسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا بارودۆخ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە بینی گەر بە شێوەیەکی گشتی باسی بارودۆخ یەکێتی وڵا خۆ حق بۆ پرسیارە لە خۆیان بکەیت چووکم ئێستا خۆیان کە خڕە بن و پەڕۆ سەوزەکە بادەن و ئەیکەن بە هەڵا وەک وایە ساڵی 91 بێ ئێمە عیلم وان نییە نیوەی ئەوانەی لەوێن زۆربیان لەبەر معاشەکەیان چون تەبلیغ کرابوون ئەکرەوەی نێت معاشکەیە بڕن نەقلێکن دەرێکن وەکوانی کە چیان لە گۆڕان کرد ئاواشان لەوانە کرد یعنی بە قەڵەباڵغی نابێ خۆیمە حەزەکەم بە ڕاشکاوانە ینی ئەو برادرانەی یەکێتی و پارتی و حتا گۆڕانی ئێمەش هەمووی گوێی لێبێ کەس بەوە غرور نەبێ کە لەگەڵ قەڵەباڵغی و پەڕۆسەوز کۆ بێتەوە زەرد کۆ بێتەوە ئەمەیەکە حوسنی مبارەک 1990 هێنادانکان ئەیکوا بن عەلی عەینەنشت قەزافی ئەوە بەشار ئەسەد ینی بەڕەسم بڵاوکردنەوە و قوتع هەڵواسین و عەلەمبادان ئەوە میلەت هینناک میلەت ئێستا فەیسبووک هەیە و ئێستا ئەنتەرنێت هەیە و ئێستا ئەنتەرنێتەکە مناڵێکی ئەمەە ئەزانە دەنگ و باسی هەموو عالەم چییە منم جەم مناڵەکانم ئیخباری دنیان پێڵێن کاتچمە لێ باوکە کەناڵ ئەڵمانیەکە وایت کەناڵ ئەنگلیزیەکە وایت لەوە دەرچووە خەڵکە خەڵەتین بە پەڕۆی سەوز و زەرد و شین و مۆر ئەوانە خەڵک چیەوێ خەڵک خزمەت هێوێ گەنج کە مەکتەب جامعەتەوە کە تاعیناتێوێ حەزەکە ژن بێنێ مەسرەفی ئەوێ لە دایک و باوکی جیابێتەوە شوێن نێتی بچێ شوقەی نییە هینی نییە یعنی خەڵک خەدەماتی ئەوێ ئاو کارەبای ئەوێ پردوجادە ئەوێ زێرابی ئەوێ ژیانی بخۆشکەی تۆ ڕاستە خۆیان ژیانیان خۆشە وازان هەموو خەڵک وایە ینی خەڵک وەرە بڕۆ ناو بازار وەرە بڕۆ لای تەسبیح فرۆش بڕۆ لای عمری 80 ساڵە عەرەبانە پاڵەدا خەڵک بوو ئاڵاواڵا و پەڕوانە تازە بڕوان ناکە نتارە خۆم لە دووبەردەیەکی یەکەم میلیۆن فرەزەم پێشمەکە دروستە من بوو ئێمە واماندا بە جوای خەڵکە هەموو دیاتانە بە تایبەتیش دیات بەڕاستی هەموو لە هەموو مقابلەیەکمە هەرچی کوردە قەرزای دیاتە هەرچی پێشمەگادی لە زمانی شێخ مەحموود کردووەتە ئێستا هەموو قەرزای دیاتە چی بۆ دیات کراوە نەجادەی بۆ کراوە نە ئاوێکی بۆ ڕاکێشراوە نەپردێک نە خەستەخانێک دوو پشتی بدا بە مناڵێکەوە تایگەن نەشارە مرێ ینی خەڵکی بێ هاوڕ لەوە بدەینەوە قەڵەباڵغی کۆکەن و خود بەئەدەن و ئێمە یەکێتی نیشتیمانی ڕووباری خوێن با بە ڕووباری خوێن داوە مناڵی ئێستا لە 91 و 92 دایک بە چوزانە خەباتی پێ من ئێستا بچم تازە بازار پیجی بکەم بۆ مناڵی تەلەبەی جامعە بڵێ من ئاربیجەکەم وا تەقان جا تەقان دەست خۆش نەبێ من ئێستاش نان نییە بیخۆم ئێمە شۆڕشمان کرد خەڵ ڕزگاری بێ خەڵ بە ئازادی قسە بکە نەک بچی من لە تەمەنی ژیانمە لەوەتی پێشمەرگەم نەمبیستووە ئەمنێک چوو بێ سوکایەتی بە جامعە کرد بێ بە تەلەبەی جامعە 20 دانە پاس تەلەبەی کچ و کوڕ و ژنیان برد بۆ قوڵەڕێسی هەرچەند بیر لێکم خەریکم شێتم باشمانیان بۆ برد بۆیە ئەنفالیان کردن یعنی حەق ئەوانە تەرکەن و پێشمەرگایەتی بەڕاستی ئەمانەیە ئەوان ئەڵێن پێشمەرگە وان نەبوو ئێمە پێشمەرگە بووین کە ئەڕۆیشتین مزگەوتەکانیشمان بسکەدا ئێمە پێشمەرگە بووین لەکوێ تەقە بووە چون خۆماندا بەر تەقەکان نەک بێت تەقە لە خەڵک بێ بە تێڵایەک وت فێنێک بێتە بەردەستی سەرا پێشمەرگە ئەو کەسانە پیانوتی پێشمەرگە کە دیفاع لە خەڵک و شەرەف و ناموسی خەڵکەکە پێشمەرگە و کەسانەیە ڕوحی خۆی کاتە دیفاعی خەڵک پێشمەرگە و کەسانەی خۆی ئەدا بەکوش بۆ خەڵک نەک خۆم ببەستم بە جلێکی مغایر خەڵک بتۆقێن و دەمامکی جێڕەش و زیێڕیان بە ماڵ و مناڵی شار کردو مام ڕۆستەم تۆ پێشتر وتوتە پێشمەرگە وەسیلەیە کە بۆ سەرخستنی گەلی وڵات ئێستا هەمان پێناستە ئێستا چەکدارە ئێستا معاش خۆرە معاشەکەی ببرە بزانە دەستدا دەوتفەنگ و تێڵای بێتە بەردەرکی سەرا لە خۆیانە پرسم 3 مانگ پاریان نەدەنێ بزان کەس دێت بۆ بەردەرکی سەرایە بۆ کەلار مناڵی خەڵ بنە بەرتفەنگ پێشمەرگە ئەو کەسانە پێوتێ پێشمە تا 91 دوای 91 چەکدار ئەمانە فەوجە لیوای ناوەنی چی ناوەنەی هی حیزبەکان چون بۆیە ناڵێ پێشمەرگیانی خەڵک پێشمەرگی هەمومان ئیسم پێشمەرگەم بۆ خەڵک
نەبوو پارتی نەبوو یەکێتی وەختی خۆی پارتی بووین تاش بەتاڵەکە لە 76 فێنکەم بە 330 نارکردیوە بمەتە پێشمەرگە لە یەکەم مەفرەزەوە مانی 96 بمەتە پێشمەرگە لە پێناوی خەڵکە شەر جابری نار بووم دووبرام شەید بووە کوێریوەری دنیامان کردو بۆ خەڵک بۆی ئەو گەنجانەی ئێستا ئێوە خۆش بژین پارۆپولی کوردستان بە هەدەر نەبرێ 4 کەس دەوڵەمەند نەبی و 100,000 کەس فەقیر ئێمە شۆڕشمان بۆ کرد خەڵک ئازاد بێ خەڵک ڕزگار بێ ئێستا نووسەرە بینی بەر شەقێدەن میدیای ئەم تەلەڤیزیۆن ئێوان بۆچی سووتان خۆتەقەتان لە کەس نەکردبوو ساروکانە ناو بە کەسەوە چاوبەستەکیەکیان گوڵا تەلەڤیزیۆنێکی باش ئەم تەلەڤیزیۆنە سووتان ئەی تەلەڤیزیۆنەکانی تر ئەی عالەمی دەرەوە ئەی ئەنتەرنێت یعنی تازە بەری خۆر بە بێژنگ ناگیرێ ئەم حیزبانە بخوایانە بچنەوە ئەبێ بێن دەست و پێی جەماوەرەکەمان ماچکەین ئەبێ پێشمەکە لە خزمەتی خەڵکا بێ حیزب لە خزمەتی خەڵکا بێ منافەسە لە ئەوروپا چۆنە و ئێرە چۆنە لێرە بە لێت فەنگە لەوێ ئەڵێ من بێمە سەر حکم بێکاری ناڵم بێتە سەر حکم گەنج ژیانی خۆشەکەم بێمە سەر حکم ئەمەتان بۆکەم ئەوەتان بۆکەم منافەسە لە وڵاتان وا ئەکرێ لێرە منافەسە بە لێت فەنگە تۆ گەر دەنگ مام دێتێ سارێکت بۆ کڕم دەی دەمانچێک شتە دەمێ و وڵا نازانم هەی خەڵک گەنجیان وا سەقەت کردووە نازان سەریان لەگەن شێوانە معقولە ناو جامعەی خەڵکە جامعەی میلەتە کۆمیتەشی تیا خوێنکارانشی تێ یعنی ما هی ئەو دوو حیزب دا بەشان کردووە یا یعنی ئێستا مامۆستا دکتۆر عەلی نازانێ ئەوە قەدر لە تەلەبەکان کرا بەس ناوێرە قسە بکە ڕەنگە بیگرن سژنی بکەن ئیهانەی بکەن ڕەنگە دەری بکەن ڕەنگە ئەنواع وەسایلی ناخۆشی بەرامبەری بکەن بڵێ مام ڕۆستەم بە قسەکردن لەسەر ڕێکەوتنە استراتیژیەکەی نێوان یەکێتی و پارتی هەندێک ڕایان وایە ئەم ڕێکەوتنی یەکێتی فلیس کردووە پەکی یەکێتی خستووە ئەوەنەی زیانی لە یەکێتی داوە ئەوەنە سوودی بۆ ئەم ئیتفاقە استراتیژی ئەی باشە 92 بۆنیان کرد ئەی بۆ 7 ساڵ کوڕی کوردیاندا بە لەسەر 2 میلیۆن دیناری ئیبراهیم خەلیل 2 میلیۆن دیناری سویسری ئەو هەموو عالەمە کوژرا ئەنواع تر ناوی شەیدەکان نازانم لەکوێوە لە شەید ڕێباز دەست پێ بکەم لە کوێستانی و لەکوێوە لە سەید جەوهەرەوە جا لە کێوەنە مەلا نەجم بابە تایر هەرچی کوڕی یەکیەکی بوو لە ناو یەکێتی پارتیە لە شەڕی ناوخۆ کوژرا لەسەر براهیم خەلیل ئەی ئێستا دۆلارەکە بەڕێو ئەمە ئیتفاقی دۆلاریە نەک ئیتفاقی استراتیژی ئیتفاقی دۆلار بەشکردن منسەب بەشکردن مڵک بەشکردن ئەینا وڵاتی سامی بەدەست ئەو دوو حیزبەوەی سە مەسەلێرەوە ڕووی بۆ دوکان هەمووی بەدەست ئەوانەوەی و قڵاچوالان لەو لاوەسەری ڕەش و مەسیف و یعنی هەرچی شوێنە بە کەڵکی بێ و شوێنی سیاحەت بێ خەڵک بچێت بایباڵی کتابدا بەدەست ئەو دوو حیزبەیە ئەمە ئیتفاقەکە ئەمەیە ئەینا کوا ئیتفاقەکە تا ئێستا دوو حکومەتەیە لە دێکەڵە بۆ لا حکومەتێکردم لا حکومەتێ تا ئێستا ئەسیرەکانی شەڕ نەدراوەتەوە مەسیران پێنەوتون مەسەلا 74 کەسی یەکێتی دیارنێ و لەو لاشۆ 5-6 ئەوان دیانێ کوا هیچ بە کەس و کارەکەمە نەماون بۆی ئەگە ژنی هەبێ شوو بکە کشێ بێ شوو بکە کوڕێ بێژنی بێن ینی سەرفرازم بۆی ئازاد بن کە قەرار لە مەسیری عایلەکەی خۆیان بدەن بەڵێ ئیتفاقان ئیتفاقی پارێ بەڵێ کە ڕێکەوتو لەسەر پایینە لە 93 شەڕیان بۆ کرد مام ڕۆستەم سەرکردەکانی یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە دەڵێن تاڵەبانی لە توانایدایە ناوماڵی یەکێتی ڕێک بخاتەوە پێت وایە بتوانێت ئەم کارە بکات ئەتوانێت بەس نایکات چون ناوماڵێکی تر ڕێک بۆ خۆی باش نییە ئەی خەڵک فێری ئازادیە بێ قسەی لە ڕواکەن ئەڵێن ئەوە خراپە ئەو ناوێ بڵێ ئەوە خراپەوە بە ئەو چی و دەی ببڕێ ئەوە باشە ینی معقولە ئێستا نەزانێکێتی وا بچوو بۆتەوە ینی نەزانێ ئەو سوکایەتێ بە یەکێتیە کرێت لە ناهۆلێر کەس بە کەسی ناکە ئێستا ئێمە دوو مەقەرمان چون سووتانێن و تاوێتە مژ ئەوەدانمان نەکردەوە و دەستمان لێ شت کازین هەولێر بابرین قابلی مەقەردانان نییە داینانێ بەڵام ئەوان بە حوڕێتان بەس لە بەردەم مەڵبەندایە یعنی ئەو حوڕێتی خوان هیانە لە سلێمانی لە هەولێر ئاوە هیانە نییانە ینی هەمووش خەتای مامجالە ئەو متەنازولیان بۆکە لەبەر خەتاکەی خۆیتی یعنی خۆی ئەتوانێ ناوماڵی خۆی چاکە بەڵام چاکی ناکە ئێمە هەوڵمان نەدا ڕیفۆرمان دروست کرد ئیمزامان کۆ کردەوە وتمان با ئەم مۆزعوا ناڕوە ئەمە ناڕوە لەسەر تەلەڤیزیۆن سوکایەتی وای پێکەن بڕۆن چ دەکەن بیکەن حیزب دروست دەکەن ئەمن پارەشان دەدەمێ وەکو خێرمان پێ بکە پارەی ماڵدای کەس نییە پارەی ئەم وڵاتەی ئەم خەڵکەیە پارەی خەڵکی خەڵکە کەس فشە نەکا بڵێ وڵا ئەم ئەوەنە دۆلارەهی منە پارەی خەڵکە پارەی تۆیە پارەی ئەو گەنجانێ پارەی میلەتە اینجا ئەمان قۆرخیان کردو و دنیا شەروان ناڕوە دنیا شەروان ناڕوە
ئەوان ئەو ساحب پارە بوون خەڵ سوال بکە. مام ڕستەم جیابوونەوەی نەوشیروان مستەفا سەرۆکی بزوتنەوەی گۆڕان لە تاالبانی بۆچی دەگەڕێنیتەوە پێشەوەی وەڵامەکە دووەربگرم ناوبڕێک وەرەگرین. بینەرانی عزیز دوایم ناوبڕە بەردەوام دەبین لەگەڵتان.